باشە باش کاکە تۆ باشە خەمت نەبی هەرچەند پێشەش نەوعمان هەیە لەو کشمیریەی باتت بگەینم لۆ دەنەوعمان هەیە بخۆم لۆ دەینم هەرچەند مابی لۆ دەینم کوێستا کو دەبی کاکە ئێستا کو دەبیتن وەستام لێ کانینم بەمام سعدی بێتەوە بخۆم هەموو لۆ دەینم باشە دێ بەخێرتی ئای مام عوسمان کابراش چەند زیرەک بووی کابراش چەند باش بووی ئەمە چەند خۆش دەویست بەس مام سعدی لێ تێکداین دەی کوڕم مەلێک هەڵیگرە دەی ئەلو ئەلو مەلیک گیان بەڵە پلانەر چۆنی باشی؟ وەڵا سەلامەت بی دەستم ماچەکەم مەلیک گیان چه هەیە چ نییە؟ ئاسمان ساماڵا و جەوێکی خۆشە هیچ لەگۆڕی نییە کوڕا خۆم باسی کەش و هەوای ناکەم باسی سعدی دەکەم ئاها باسی کاک سعدی دەکەی ئاها پلانەر کاک سعدی زۆر تاخیراتە دوکانە زۆر نەتزانی چێوە چووە؟ بتوزانم کاکە ئەدیە چ زانی نەمگۆ متابعی بکە؟ پلا خۆم متابعی و ناکەم خۆ ناسم دوکان خەبات بکەم بەس لەبەر ئەو تاکو تاقی بکەم بەزانم چی دەکە و چی ناکە کوڕە قەپات کە لە دووی بڕۆ ئەمن پێم گوتی ها خەبات کەم وەڵی ناوێت خەبات کەم لەبەری کاک سعدی بزانین خەبات دەکەم چێ کەرم لێتدا ئەدی ئێستا لە چێیە؟ وەڵای ئێستا وتی دەڕۆم نێگو چێوە دەچم؟ کو بەم لە کەس حساب بۆم نەکا کوڕم نەمگۆ زۆر پرسیاری لێ بکە بزانی چێم دەردەڕوا لە بۆ چێ دەچێ لە بۆ کەنجین دێتەوە هەموو شتەکەم پێ بڵێ پلەکە خەمن دەبی بەخۆم ئاگدارم کاک سعدی هات هەر دوکانەکە هەر گەڕەکەک ڕێگە تو دەرم ئەی ئافرم ئێتەوە کوڕم هەمووان تێبگەیەنە باشە بەس زوو خەبەرم لۆ بینە با بەخۆم تەلەفۆن لۆ نەکەم ئەچ زوو لۆم کە باشە با دڵم خۆش بی پلە هەنار شتێک پێ برێم گیان ئەمریکا وەڵاهی پێراو کە دڵایە لازم دەبی پێراو شتێم کڕیەوە پێڵاویشت بۆ دەکڕم بە چاوان پلە هەناری شتتر نەبوو پوری خۆم ناخوال لەگەڵبی ئاگال لە خۆبی باشە دە باشە خواحافظ پوری هەناردەی خواحافظ بخێرتی دەیخوا سەرداوێکم دەستکەوێ ئەو بووە چەندەوە کاکە بووە چەند پورە بووە چەند بابا پازدەوتەوە ئێدە باش دەبڕۆ دارێ دەی کاکە خەیری ناڕای زانی شنگوش گەلە قورسا ئیتویان یە کوڕی کورە ئیمن مارەگە لۆی قورستن قەزوان نوتێلا قەزوان گازۆ ماوە ئیشی منە والله با باشە تو ئیشەکەت قورسە بەس تخوا ئاگەر لە فەقراتی پشتت بێ وەرنەگەڕێ باشە کورە تخواوی شە دەکەی کورە کورە تو لە زێ مام ئەرشەد مام ڕەشادی بیست دەکەی ڕۆژی پێش فەرداردی بەس دەکەنە کوری چا کورە کاکە فەرقیە منە ویشانە نەکردی ئەمن بەس لە زراعەتی بوومە چ لێکە وەش لێ خۆت کەم تەرخەمبی دەنا دەچونەکە قادر قۆریاتی بزانە شتێکمان لە بۆ ناکە بەس لەو قادر قۆریاتی دەرسێم بێ ئیسفادە بی لەگەری کورە بێ ئیستفادە نابینە تو دەبی سەبر دەبی سەبر دەزانی خێری ئەوشتان زۆر سارد و سۆر لۆ سارد سوڕ ئەوە هیتەر پێوە سبرێت پێ لە وەزاتت دوای چیکاکەت و کورە لەگەوە میێنێ گۆرانیەک شتێک ئێنێرجیەک تااقەت ئازە کۆ لە بۆت بادەم ها بادەم لە بۆت کاکە کورە لەگەوەم نییە کورە برادەرێکم چوویتە ئەوروپای بەس بدیت باچی دەگوت دەگوت لە ئەوروپای گەورە و گرانەی کابرا دوکانی هەیە لە پێش دەکەی سەماعی پێ دەکاتن گۆرانی چشتی وانە ڕاستخەکەی داخلی ژۆرە دەکاتن بۆ بەزمەی کورە بام ئەو بەزمەی بزانی وەڵا هەلامان دەکە بەزە پێلاقی بەزلیتەوە تو ئەتو کێستا پێم بدە سەماع مەماعەتان هەیە کورە هەمانە لەو دوێ بەزە خۆ پێناکی شەڵە کاکە دانیشە برا ناناتەوە پێ ناچی شباب بس سمعت كورة بيقع، كورة بام عشتي وهي كورة بام هراي كورة ولا باش كروتي هاتيرة تو کورە تو سام دامە دای ئەو کوڕیوە بۆ منیش فيك
عليه والله مخداك ايوه بكاكا كاولا كرو بقول بابا مش ولا خد الجو ولا بابا ولا راستي في بالي ختاي شامبو بقول بابا ختاوي ايوه كاولا كرو اتو مشكو دي زبر ليلانيا اتو هيرانش بين موتي قلت لي سمنك ديال اخر راسنا قلت سيري صور على بدو على باش ساعه بيدمو اخذوا لنا مال الدركراي اتو لو ازم دارناني قبل برصاو ورضي ليه بينهم باش نقولوا عارفين نكونا يا لو كاسبي رزقش بياك لو كاسبي هل زيك او تقول راسي لك خوا بركه شلنا اللي بقران بقول بابا ولي صدقني ابو شقا بابا صدقني ابو خوش بص ما تشلي خاطري جيب دي كولا زارش كان او مش كسر اللي بينهم الى اللي تشكبوا الدبرهم او تنزلش بينك زارش كان اللي نبينهم او سيزرت لك وهردانا ها جيب دي كولا خدر او ده كل شيء كانوا سلالوا مع كاميرا نبا وعينك بابا وهنيا كل اللي تقدر نعلى طلع على الشيطان هاكولا او بزارة تنخل ما تنجيزة هم اليوداني باشا دي ليه بكولا زرت رجل